أنا بخوای گەورە و میهرەبان هاوڕێیان خۆشەویستانی بەڕێز بەخێر بن چۆن لە ماوەیەکی شەژ مانگە بتوانین هەر زمانێک کە حەزمان لێیە بە جوانی فێر بین و قسەی پێ بکەین. پس لە سەرتاوە ئەوەتان پێ دەڵێم ئەگەر گەرتانە زمانێکی نوێ فێر بن حتمما دەبێت گوێدانەکەتان باشتر بکەن و قسەکردنەکەتان باشتر بێت. حتممەنیش دەبێ هاوڕێک بێت کە ڕۆژانە لەگەڵ یە قسە بکەن. ئێستا لەکوێ هاوڕێک بدۆزینەوە پاس پێتان دەڵێم. ئەم وێبسایتە لە پێشترە و پێتان و مەسەڵ ئامانە توان لەگەڵ یانە قسە بکەن ئەمەهانە وڵاتێکی ترە باشە هەر زمانێکی حەستان لێیە ئیسەوە زمان ئینگلیزیتان باش نییە عەرەبیتان باش نییە گەرتان دەست پێ بکەن لێرە بگەڕن هەتا کوردەکانی چەند کوردەکان مەسەڵ لێرە سێدانە ڕووم هەیە و لەگەڵ یانە قسە بکە بڵێ کاکە وەرە فێرم بکە باشە ئەتر کەم کەم ئەوە هاوڕێ لەگەڵ یان و هەر زمانێککە پێتان خۆشە دەتوانە قسە بکەن پاس ئەمەکە لەسەرە و دەبینن مەسەڵەن ئینگلیش 270 دانەی هەیە بۆ ئام بەشە من لە پێشترە کلیبێکی تایبەتم دانیا بوو کە چۆن بەکاری بن بەڵام باسەکەم ئەوە نییە وێبسایتێکی تر هەیە هەرو جۆرە کە خۆتان ئەزانن ژیرەکی دەستکرد زۆر بە تایبەت لە ساڵی پێشووە زۆر یاریدا بەوانەیە کە بتوانن زمانی فێر بن ئێستا منیش پێتان دەڵێم باشە چەت GPT واتە چەتکردنە واتە قسە بکەی لەگەڵیە چەت GPT-4 هاتیە پارەکە هات ساڵی 2023 ئێستاکاین ناو ساڵی 2024 بەڵام کێشەی کەیە وەختی دەڕۆین ناو ئەو وێبسایتەکەی بە خۆڕایی نییە کاتێک بەکاری دەبێ ئەوەیەکی خۆڕاییە و دواترە و دەبێتە پارە بەڵام ئەگەر بچیتە ناو بینگ لە مایکرۆسافتە جیمێلەکەی پێ بدەی بە خۆڕاییە ئەس ئالەم بەشە بەشی چەتە من لەگەڵیا قسە دەکەم How are you? ئێستا من بۆ نمونە زمانی ئینگلیزیم بەکار I'm doing great. Thank you for asking. How can I assist you today? ئەزەوەکە خۆتان بیستان حاڵ چۆنە وتی باش بوو ئەمانە ئێستا چۆن زمانەکەی بگۆڕین ئالەم بەشە بەشی سیتینگە بەشی لانگویشە ئەمە عەرەبی ئەمە تاو زمانەکانی تێدایە لێرە دەتوانن ئەو زمانەکانی تر بوێنن مەسەڵەن گەرەکە فارسی فێر بیت فارسیەکەی لێ دەدەیت و بەس چی لێرە و دوارە لەگەڵ قساکەی سلام میخوام فارسی یاد بگیرم میتونی کمکم کنی؟ بتونم گرک فارسی فێر بم دەتوانی یارمەتیم بدەیت ئێستا بزانیم چۆن وەڵام بداتەوە سلام خیلی خوبه که میخوای فارسی یاد بگیری تو باشه دیرکت فارسی فێر بێت من به شما سایت هایی رو پیشنهاد میکنم که میتونید ازشون رایگان فارسی یاد بگیرید از وبسایت هم پیدا خیلی خوبه که میخوای فارسی یاد بگیری. برای شروع من به شما سایت هایی رو پیشنهاد میکنم که میتونید ازشون رایگان فارسی یاد بگیرید. شلی باشه دەتوان لەگەڵی قسە بکەن وەکو هاوڕێک گوێدانەکەتان باش بکەن ئەگەر هەر کێشەیەکتان بوو ئالەم بەشە بۆ نمونە ئێمە ئیسا خۆمان کوردین تۆزێک کێشەمان هەیە لە ئەوەی کە چی بڵێم چی پرسیاری لێکەم کەم کۆمەڕێ لەو ئەوەڵە و ئەگەر کێشەتان بوو لێرە بۆ زمانی کوردیەکەی تۆزێک کێشەی هەیە دەتوانن لە گوگل ترانسلیتە لەوێ مەسەڵەن زمانی کوردی لێرە بنووسن بیکەنە زمانێکی تر باشە کەنە زمانی ئینگلیزی مەسەڵەن learning باشە مەسەڵەمە لێرە دەکەم و لێرە پرسیاری لێ دەکەم
باشە بەم شێوازە خاص هیوادارم بە دڵتان بێ خۆشەویستان هەرو جۆر کە وتم پێتان وتم دەرێکتانە لە ماوەیەکی کۆتا فێر بن دەبێ حتمما هاوڕێکتان بێ ئەم وێبسایتانە کە لە پێشترە وتم بۆتان Free for Talk ئەمە وان بەکاری بن ئەم وێبسایتە کە وتم بۆتان ژیرەکی دەستکرد ChatGPT-4 ئەمیش بە خۆڕایی بوو زۆر بەهێزە دوای ئەوە لە یوتیوبیشە شێوازی بەکارهێنانی یوتیوبم بۆتان وتبوو لە خواری چەو لینکەکەی دادەنم بۆتان لینکی ئەم دوو وێبسایتیشە لە خوارە و دادەن بۆتان لایکی ئەم ڤیدیۆشە لەبێتان نەچێ جا ئەگەر هیچگەرەکتانە ئاستی گوێدانەکەتان بچێتە سەرە و حتمەن ئەنیمێشن بەکار ببەن بەڵام چۆن ئەویش کلیپەکەم دانیا بوو لە پێشترە و کەوتم چۆن ئاستی گوێدانەکەمان بچێتە سەر بە شێوازی ئەنیمێشن ئەویشم هەر لینکەکەی لە خواردا دەنم حتمەن سەیری بکەن هیوادارم بە دڵتان بێ هاوڕێیان و خۆشەویستانی بەڕێز هەمووتان بەخوای گەورە دەسپێرم خواتان لەگەڵ